ساڵانە لەگەڵ کۆتایی وەرزی زستان ئازاد خانەوادە و ژیانی ناوشە بەرەو ناوچە گەشتیارەکانی سەرتەک بەجێ دەهێڵێت و سەرقاڵی ئامادەکاریە بۆ پێشوازی لە گەشتیاران بۆ ناو کەبرە گەشتیاریەکانی. بە ڕۆژ و شەو سەرقاڵی وەڵامدانەوەی پەیوەندیەکانی هاوڵاتیانە تا ئەوەی لەسەر نرخێک ڕێک بکەون و بۆ ماوەی 24 کاتژمێر کەبرە گەشتیارەکانی ڕادستی ئەو گەشتیارانە بکات تا ئەوەی کاتەکانیان لە پەنای قەتفاڵ و کەناراوە سازگارەکانی بەمۆ بەسەر برن. خزمەتگوزاریەکانی وەکو حکوومەت هیچ خزمەتگوزارێکی نەهاوردە بۆ ناوچەکەمان، هەتا خەتی ئەنتەرنێت و مۆبایلەکانیشمان بەکار نایە. گەشتیارەکان تێن لە کەرکووکەوە و چەمچەماڵ و سلێمانی و بەشێ لە شارەزور و دەربەنیخانە و گەرمیانە و وەکو گەشتیاری عەرەبیش لە بەغا و دیالە و ڕوومادیوە تێن بۆ لامان، هەتا لە مارەوە تێ بۆ لامان. کەمبوونەوەی ئاوی کارێزەکان بە ڕێژەی لە ١٧٠ بەهۆی وشکە ساڵی و نەبوونی ڕێگایەکی گونجاو بۆ سەیرانگاکە و ڕانەکێشانی هێڵەکانی ئینتەرنێت و تەلەفۆن لەلایەن حکوومەتەوە خواستی هاتنی گەشتیارانی بەراورد بە ناوچە گەشتیارەکانی دیکە کەم کردوتەوە. گەشتیارانی سەرتەک لە دانیشتوانی هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق پێکدێن و لەگەڵ هاتنیان بۆ ماوەی زیاتر لە 24 کاتژمێر لەم ناوچە هاوینە هەوارەدا دەمێننەوە. ئێمڕۆ من ئاوەکەم بەجێشتە چاڕم ئاو بێت و ئاو ناتێتە چاڕم کردە کارەبای مۆلیدە شکر بڕێ ڕئیسیاتوە کردمە ڕئیسی و ماڵم جێڵا دەنگی مۆلیدە و سبلیت و موبەریدە زۆر بێزارکەرە جا گەرماکەشی لێگەڕێ هاتوون بۆم گەشتیارێ خۆشە و شوێنێکە باوەڕکە باشتی سەرزەمین هەر کەسێک نەیە بۆیدا پەشیمانە بێتەوە. شوێنەکەونە شوێنێکی خۆشە گەشتیاریە بەڕاستی کەشوهای پاک ئاوی پاک کەشوهەوای خۆش. من وەکو شاری دەربەنیخان و هاتووم بۆ سەرتەکی بەمۆ خۆشم خەڵکی ئەم ناوچەیەم بەڵام خەڵکی شێخانم سوپاسی خاوەنی ئەم ناوچەیە کەم وە ناوچەی کورسان بەعام توانیویانە جەوێکی فێنک و کەبر دروستکەن بۆ هاوڵاتیان هەرچەند بە مادەیش عیدەن بە خەڵک بەڵام خەڵک ئیسفادەیەکی زۆری لێکا لەو جەنجاڵی شارە دوور ئەکەوێتەوە و لە ڕووی ئیداریەوە سەرتەک سەر بە ناحی بەمۆی پارێزگای هەڵەبجەیە و سەرڕای سروشتە گەشتیاریەکەی بەهۆی بەپیتی خاکەکەی ساڵانە خاوەن باخەکانی ناوچەکە بەدەیان جۆر بەرووبووم دەچنەوە و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ساقی دەکەن. بۆیە ئەگەر حکوومەت ئاوڕی پێویست لەم ناوچەیە بداتەوە و وەک ناوچەیەکی گەشتیاری و کشتتوکاڵی پلانی بۆ دابنێت دەتوانرێت ژێرخانێکی پتەوی ئابووری بۆ دروست بکرێت و دانیشتوانەکەی پێ ببوژێنرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەرتەکی بەمۆ.